شکر بۆ تۆ خوددایە کە هێستا پەڕاوی تەمەنم کرایەوە نازام چەند پەڕی ماوە تاکۆتایی بەڵام لەسەر هەر لاپەڕەیەک کە تۆ هەڵی دەدەیتەوە بە جوانی دەنووسم بە ئومێدی تۆ خودای جوانیەکان و باشیەکان. گەرمترین سڵاوەکان لە ڕۆژی هەوڵی پوشپەڕی ساڵی 1396 هەتاوی پێشکەش بە ئێوە بینەران و هاوزمانانی خۆشەویست لە هەر جێگایەکەوە بینەری بەرنامەکەمانن. بە دیمانەی ڕۆژێک لە ئاوایی لە زنجیرە بەرنامەی کانگای ژیان لە خزمەت ئێوە خۆشەویستان داین. ئەوڕۆ هاتوونە ئاوایی کولیزی بەخشی لازانی سەر بە شاری پیرانشارم ئاواییە حدودی 15 کیلومترێک لە شاری پیرانشار دوورە هەچەند کە دەستپێکی وەرزی گەرمایە بەڵام چونێرە لە ناوچەیەکی کوێستانی هەڵکەوتۆ شکری خودای هەواکەی فێنکە لەگەڵمان بمێنەوە دەچینە ناو ئاوایی کولیز. بەسەیجان زیاتر خۆت دەناسێنی بەسی ئارمەکەم خێزانی حەوڵانە سووریمە خەڵکی ئاوایی کولیت تەمەن و چەندە دادە بەسەیج تەمەنم وەڵ 6 ساڵێک دەبێ ماشەڵڵا تەمەن درێژ بن ئینشەڵڵا دادە لە کەنجەوە لەو ئاواییە دەژی وەڵا لە مێژە لەوەتی بۆ خۆم وە بیرم دێ و هاتومەتە ئێرە حەل لێرە وەلە دیێرە بوونێ یا زەماوەند و کردوهاتونێ وەڵا زەماوەندم کردو هاتومەتە ئێرە لە شوێ ڕاهاتون لە بەرکەمرانڕە دیهاتی کوێیە بەرکەمران دیهاتی هێر سەر بە پیران شاریە بەڵێ پەسەر نزیک بوونە جیران بوونە دا بەسەژیانەوە زۆر دەلاقە بە گوڵوژی ئەو شتی هەیەەوە ماشەڵڵا ماڵەکە دوا پێڕازان ئەرێ وڵا زۆرم ئەلاقە پێوەیە بە خودای ماشەڵڵا دیارە زۆر چاکیشان پێڕادەگا زۆر جوان ئەرێ وڵای حلەوەتی لە چۆستانان هەتڵە بووم هاتومەتەوە مەڕان لێ فرۆشتمە ئەلەقەم بەو گوڵانەیە دەچونە چۆستانانی ئەرێ وەڵا چۆستانی چۆ چۆستانی گۆرانجیە و خەلەکان و گۆرە سوڵتانی و ئەوانە مەمە کردوونەوە ئەوە کەنجدا بوومان باس بکەن باسکەم وڵای لەوەتی لێرەمەوە نازانە 4 ساڵە ناچم نە 5 ساڵە ناچم دەنا هەرچوومە دەی بۆمان باسکەم زین کەنجە دەڕۆشتن تستان دەکرد وڵای جا چەند دەکرد مەڕن دەبردو ماڵم دەبردو چادرن هەڵدەدا ماڵم دەدوەشی و مەشکەن دەژاند و پەنیرن دەکرد و حیب نەبی ژۆ درێژن ڕوت دەکرد و ژۆ درێژن نان و چای شوان دادەنا و سعادێکی شەوی هەڵدەستان مەشکەمان دەژاند و مەشکەی چرم ئەرێ وڵە مەشکەی داری نەوەڵی مەشکەی داریش وڵی داری ئەرێ وڵاوانە هەم کردوونە چەند کەس بووندادا کەنجە دەڕۆیشتن بە خۆم و بە کچم چوومە ئەگامە چوومە بە خۆم بە کچانم چوومە بووکانشم لە ماڵە بوونە حەسێ نەفەر چوینە یان 2 نەفەر چینە کەنجە دەڕۆیشتن کەنجە دەهاتنەوە ئایجا ئەو دەمانە دەڕۆیشتین دە شەوی لە بەهارە دەما دەڕۆیشتین 2 مانگون شتێکی لەوێ دەبن داهاتینەوە پیا و لەگەڵ نەدەهاتدادا پیاویشن هەمیشە دەگەڵ داهات بۆ خۆت و کچەکان و پیاوەکان دەڕۆیشتن ئەرێ وڵای کوڕەکەم هەر دەگەڵ وەجاگە سەعەبم قەت نهاتەوە هەر کوڕەکی دەگەڵ ناردومە چەند منداڵتەیە دایجێن 11 منداڵمەنە ماشەڵڵا خدا پێت بڵن یارەبی چەند کوڕ چەند کرد وڵای 5 کچم هەنە 6 کوڕمەنە ماشەڵڵا خدا پێت بڵن ئینشەڵڵا زەماوەندیان کردو هەموو زەواندیان کردو هەمویان هەربەختەوە بمێن ئینشەڵایتیان لەگەڵ لە ماڵەدا هەنە کوڕەکان ئەی کوڕم دەگەڵ دەماڵەدا هیچ کۆلەکەم خدا پێت بێڵنی یارەبی دەیدا باسی کاریە لانتانمان بۆ بکەن ڕۆژانە چ دەکەن مەڕ و ماڵات و ماوە وڵای مەڕ و ماڵاتمان نەماوەل هەن بیلامانەیە ساز دەکەین و دەخۆین و دەنوین سعات دە هەڵدەستین و سعات 9 هەڵدەستین و ئەوە هیچی دیکەش ماشەڵڵا ئەمە لە بەیان لە شاری هەر ساعت 5 و 6 بەیان هەڵدەستین ساز دەبین بەرەو ئاوایەکان داخانوش لێرە سعات دەی لە خەوێ هەڵدەستن سعات دە هەڵدەستین و لە سعات 8 هەڵدەستین و سعات 9 هەڵدەستین و هەڵدەستین چاڕ و لێ دەدەین و قاپی دەشن نیسکانشن شەوی لێ دەنین و کار بارێکی ئەوانە دەکەن کار بساغ بێ ئیشەڵا لەگەڵ بووکە خانمەی ئەرێ وڵا دەگەڵ و خانمەی میوان و باشە شکر وڵا الحەمدولله الحەمدولله دایجان باسی نان و خواردنەکانی قەدیمان بۆ بکە بزانین 30 ساڵەوەی پێش چان لێدەنا
سن لێدەنا ئەڵای نان قەدیمی ئەو دەمی زۆر لە الحانیش خۆشتریش یانی ئەن هەوە گەلحان نەدەڕازا خۆش نەبوو شەر باڵپەن لێدنا شەر باڕبن لێدەنا کەتەن لێدەنا یا ڕماسن سوور دەکردەوە بەڕۆنی کوردی دا بەڕۆنی کردی وڵای نانە دەکرد هەر مێشکن چا دەکرد تێن دەکوشی ملن لێدەنا ئەلحانی ژەڵا ڕۆنی کوردەکەی دەخۆین دەڵن وڵای قالبن ناکەوی و قەندی پێ دەگری نازانم زگن پێی دێشێ نازانم وڵایەوە دەیگە لە کەن دەخوارد ئەو دەم تێر و دەخوارد نەمە زوور و کار و دەکرد لە بەیانی والله ڕۆژە 3000 4000 هەران کردووە ژنانی دەکەن دادا ناوەڵا حەنانی ناکەین هەری وڵە نانەوەخانەی لێ حەنانی ناکەین بەیشتیاش کو لێرە و کەلانان ناکەن بێشتاش لێرە کەلانان ناکەن هەم شتەکەن وەلاناوە تەندورەکان جوان جوان پڕ کردوێتەوەە تەندوریش نەنا دوو تەندورم پڕش نەکردوێتە ئەرا لەو دیوەنا کاریشیان پێیانە ڕویان تێ ناکەن شان تێ ناکەین دەستیشان لێ نادێن خۆشان تێ ناجێنین دادا ئەو دەم تایبەتمەندی کچێکی کە بیسپان بە مێردی بدەن چ بوو دەبوو کچە چۆن بە کسە چۆن بە ئەڵ جاری زاران کسە چۆن بە تاریفی تەونێەوە دەڕۆشتن بە تاریفی چاچێوە دەڕۆشتن بە تاریفی شتیوا دەڕۆشتن وەگەل حان نەبوو هەر حیب نەوی گاڵی دەن و کسێک ئەوەندە هەڵگرن و بە تاریفی کارێوە دەڕۆشتن بە تاریفی ژن چاچێوە دەڕۆشتن ئەوە دانخواست و کابان بێ چێشتی چاک بزانە نانی چاک چۆستی تاک بکە کاری چاک بکە و تەونی چاک بکە و قەدیمی ئەوە بوو خەریکی تەون و تەشی و نانوشی و چێشتی چاک بە هەرێڵا شتیوان کردووی هەموو کار و دەزانین داداگە مێرد و کرد دەزانین ئەم ناوەڵ هیچ کارێکم نەدەزانی ئەو کاری لێرە فێر بوومە حسی دیکە ژەنان لە ماڵە باب هیچ کارێکم نەزانیوە لێرە زۆر زوو ڕاهاتوونە ماشەڵڵا بەو تەمەنت کەمانەوە زەماوەندیان کردو لێرە وا زوو ڕاهاتنە هەم ماشەڵڵا هەموو منداڵە و ئەرێڵای لە ماڵە باب هیچ کارێکم نەکردو ئەلحەمدرویەکی بکەم بڵای بڵم هێ شاڵ دوور لەنگە قوربانەتی مێ خەڕاستا بشە ناڵای هیچ کارێکم نەکردو لێرە هەم فێری هەم کارێکی بمە دا لێرەش کارەکە چییە والله لێ دەردەسەرێ زیاتر لە چۆرەوەرە زیاتر حیز نەبووە هەڕێکمان ڕشت و ماگامان دۆشی و مەشکەمان ژاند و نانمان کردو نان و چێشتمان ساس کردو ئەوە کارانم پێنانەوە شکر حەساونەوەی دی ماڵ و حاڵێکی خۆش بەیانیڵ دەسنجاڕوێک وە قەدیم گەسکەش نەماوە والله گەسکەش نەماوەمەچم هەر پشت دەواازەشتی پێ بماڵن و قەدیم گەسکەکەش پەیدا نەدەبوو پێما بێژن دەچوونە بەندێنێ بە کۆڵان 100 جاران چوومەتە بەدەنێ چۆڕ ئایا چیش نەبوو بیخۆمەوە تێلەکە گەسکم لە کۆڵە ناوە و بەداسی هەڵم قند و هێناومەتەوە لێرە بەستون و گەسکە گراڵک ناڵای گەسکی گراڵک بۆ کوچە ماڵی نووشێڵای بۆ کوچە ماڵ کوڕ ماڵ خەشن پێدە ماڵ کوچە ماڵ بەبیرم دێنەکەم بۆی بازدەکردن دێک لە دەی بووینە دەسوینە شاخی شەریکە گەستک نەبوو ها حیب نەبی گەسکە گراڵکن دێنا فەرشمان پێدە ماڵی فەرش بوو حەسیر بوونەتی حەسیر بوو وەڵی موچێتیشن تەواو نەبوو بەخڵای ماڵ و حاڵێکی خۆشیش بوو ها ئەگەر دەدماڵی دەهاتی لێ دادەنیشی چایەکە دەخواردەوە دەحەسا دەوروبەرە ناپڕژێن دەکرد و دەوروبەرن خۆش دەکرد و پاک و خاوێن سەماوەرژ نەبوو وڵای کەتریەکان دێنان و دەن کوڵان و چامان دەخواردەوە کاری ئەلحان نەبوو چا والله دوو سەماوەڕن دەخواردەوە نازانم زۆر لەسەر ئاوری لەتاندە لەسەر ئاوری نازانم زۆرمان دوو دەبوون زارم زۆری لاک دەبووین چاکەبی حەد و حیساب خۆش بوو ئەرێ وەڵڵا دادەوە قەدیم کە شکردیەکانان گازی هێوە بەڵێ ێرێوەڵە دیەکە قەدیم کە گاز نەبوو نەفت و شت کەم بوو ستان زۆرتر کەڵک وەردەگرت بۆ ئاورکردنەوەی هەر گازۆر و نەفت و وەختێکی زۆر هیلاگ و گازۆر و نەفت نەبوو هەر ئاورد و قەدیمی هەر کەمرەن تێداویشت و کۆلکەن تێداویشت و مشکن دەردەدا دەن بردە دەرێ و ئەوارن تێک تەندور پێدا دەخست دو تەندورەکە نانەکە و دەکرد ئارێ وڵای هەموو ڕۆژێ هەموو بانان ئەو تەندورن هەڵدەکرد هەموو بانان ئەو تەندورن هەڵدەکرد هەڵم دەکرد نانمان پێ دەکرد کورسیمان لەسەر داوێشت دەورەندە ماڵی و کورسین لەسەر داویژێتە چاند دێم دەکردنان لەسەر کورسەکەی دەخواردم دیزەیەک شوچێر نێو تەندورەکەی نەدەداوی حال لەسەر دەنێو تەندورشندا شێو لێناوە زا کەتە با زا شۆربا با زا شۆربا لەپە با زا ڕۆنی پیوازشن هەردەوێدا سوور کردوێتەوە چەندە بەتام ئەرێ وەڵڵا شتیا و چێشتانە دەکەین وەڵڵی شتیا و چێشتانە لەعانیش دەکەم ماتەوە لای داخانم باسی کردم زارم ماوی ڕێکەوە جاچ بکە بۆی کە خواردبێتی ئەرێ وەڵڵای ئەو عادی زاد نان و چێشتی و عادیش گالێک بەتام بوو والله گۆشتن دەم کرد کوڕە گۆشتمان نییە ئەرێ بۆ ناسی مریشکێکی بکڕێن ناڵە دیکو مریشکی ناکەن دەکەن کاوڕەشی دەگوژینەوە یان دەستین شەکێکی دەگوژینەوە یان دەستین قەلەکی دەگوژینەوە مریشکی کوردیشتان هەبوو ئارێڵا قەلیشن هەبوو مریشکی کوردیشن هەبوو ئەوانان دەگوشتەوە وڵای قەتی مریشکی دیکە نەدەکرێت قەتن ڕۆنی کوردی ئەمیرکە نەدەکرێت هەر ڕۆنی خۆمان بووە ئەلا مریشک و شتی ڕناگرن دادا هەر بەشی خۆ هەان هیچ حیز ڕناگرین هیچ ئاسوودا گەسکن لێدا ڕۆژێکی کتمەڵات کوڕە دەستنێ قەلێ دەگوژینەوە قەلێ دەگوژین کتێڵای بەسەراوەسە دەسمەنە غەدەی قەندی دەکڕن جادین قەلەکەی دەگوژینەوە پرسۆڕاوین کرد سو قەندی کڕی هاتەوە جاسە قەلەن گوشتەوە ئەوستە نان و چێشتی قەلەن ساس کرد وانەکەن کرد
سەنگەسیر و پێساز دەکرد بەقەی ئەرێ وڵا سەنگەسیریشن پێساز دەکرد ئەرێ وڵای سەنگەسیریوان پێساز دەکرد ئەرێ بە و میوانی زۆر تایبەت هاتوانان و خواردن ستان بۆ ساز دەکرد وڵای چنس بۆ ساز دەکردن برنجمان بۆ لێ دەنان و ئەدی خۆرشتمان بۆ لێ دەنان و خۆرشتی بەلەپێن بۆ لێ دەنان و سەنگەسیرن بۆ لێ دەنان و ئەوە شتێکیوان بۆ لێ دەنان دادا بابڕە گەڕینەوە پێشتر پێش زمانی برنجی ئەوەندەی بۆ منیشیان باس کردووە خواردن وەکو بڕۆ شتیە بکە بە پڵاو لیان دەنا برۆشن بە پڵاو لێ ناوە ساوارن بە پڵاو لێ ناوە شتیوان هەم بە پڵاو لێ ناوە ئەرێ وڵا ئەوەن لێ ناوە ئێستا ماوە لێ دەنێن پەرشن لێ کردووە لێرە نا لە ماڵە مێردم پەرشن لێ نەکردووە لە ماڵە مێردن پەرشم هەل لێ نەکردومە لە ماڵە بام مەڵا پەرشیان لێ کردو ساوارن لێ کردووانن لێ کردوونە ئەوامان خواردمە ئەما لێرە وەڵای شتیوام لێ نەناوە لێنەنا هەلو چێشتە زەدید زەدیدان زەدی دەم لێ ناون وەڵی کارێکی هندم قرسم هەبوو شتیوان پێ لێ نەدەندرا دەیدایجانەوە حتمما چون منداڵ هاتوونەوە وردە وردە ماڵ و وانی زۆر بۆیە دەفرانە کەوتونە چێشتە قەدیمیان لێنن چێشتەکان بڕێک سوک بەسەر دەندران وڵای زات چت حرسکە مەڵای کچەکانم 5 کچم هەبوونە بابیان بەزدا کون بوو حکمی هەبوو کوری دەوی کچەکان و هەموو بەژەم پچم و بەژنیان دەدەم و ئەوان بەمێر نادەم و وەڵەکانی خۆشتان هەراوە بەژنداوە ئەرێ وڵا کچی دەخۆم بەژنداون ئەرێ وڵای یەک نەبی سێ نەبی ناوان دیکەم بەژن بۆ کوڕەکان نارێڵە بۆ کوڕەکانم ئەرێ وڵای دوو کچم بەژن چوونە دوو کچم بەژن چوونە سلێمان دوو کچم بەژن چوونە ناوان دیکەمەڵە یڵا یەکەم ڕە دوو کەوتو ئەوان دیکەشەمەڵا بخۆشیان کردووە الحەمدولله ئیشا ئەخانشکور بەختەوەرنی دی کوڕەکان بووکەکان کچەکان زاوە ئەرێڵە الحەمدولله هەم بەختەوەرن هەموو الحەمدولله لە ماڵ و حالە خوان ڕێککەوتونە دێن لە دەورت خردەبنەوەی وڵا دەشێنەوە بە قوربان خۆشیشان بۆ دەکەن هەرێڵە قسەی خۆشیان بۆ دەکەن خانوجان دەدادەجان باسی سەردەمی منداڵەکانی خۆتمان بۆ بکە بزای نەودەم ماشەڵە منداڵی و دەمیشیتی فەسلەیەکی وانە بۆ دەکەی ساڵ و ساڵان فەرق ئەرێ وڵای حیبنە بە شیرا شیرم بوونە وڵای منداڵم هەر دەبەر مەمچێدا بوون و منداڵە مەزجی کەوتوتەوە شیرا شیرم بوونەوە بە ناڕەحەتیم گەورە کردوون و وڵای لیبازنەوە دەبەریان کەم وڵای شیرنەوە بیان دەمێ و وڵای منداڵەکەم ناردوێتە ماڵە بابم زرداکم بۆ بەخێو کردمە شیرا و شیرم بوونە و زردایکە زردایکی چاکیش بوو وڵا کچەکەی بردو دەکەنە خۆجامی کوڕەکەی دیکەم بەخێو کردو و گەورەم کردو و ئەوالا باشە دادا قەدیم بۆ ئاوە زوو منداڵان دەبوو بۆ ئاوە زۆریان منداڵ دەبوو منداڵەکان هەم مەودایان کەم بوو هەمووی کە زۆر بوو ماشەڵا دە 11 منداڵ دەیا خانم جام وڵای دا 11 منداڵم بوونە ناڵم نەمبوونە چۆزا وڵای نازانم پێشگیری نەبوو چ وڵاشتیوان نەکردو عیب نەبێت قەدیم دەیان کوژ نەکە منداڵی زۆر بێ و نازانم خانمە و خاتوونەوە ئاوەیە بووکی چاکە وڵای زا خوشتێ جان بە خودای بە قوربان گەورە کردوونە وڵای زۆریشم بە ناڕەحەتی گەورە کردوونەوە بەرجیشیان نەبوو وڵی لە نێواندا هەستام قید بوومەتەوە نانم کردو و کارم کردو منداڵم بەجێشتو منداڵم لەلان چێ بەستۆتەوە و زۆر بە ناڕەحەتیم گەورە هەنە لایەن کوشتە ماون دەسرازە ماوە ما بشم هەمدام بە کچەکانم کچەکانی خۆدا هەنەوەکان بیسلا لەلان کەدا گەورە دەبن ئەرێ وڵای دەلان چی دێنە وڵای وا دەلان چی نانێن ئەلحەمبووچێکم دە حەسارە دەڵا هەر دەلان چێ دێنێ ئەو بووکەی دەگەڵشمە وڵای دەلان چی نانێ دەسرازەی جوان بچنیون دەسرازی جوانشن بۆستنی و لانکی جوان وڵای لانکێکن بۆ بووکەی دەگەڵمە 300 دان هەزارن بۆ پێداوێست هەزارێکی دەلان چی نەناوە قەدیم و دەسرازە شتە ژنە کابانەکان ژنەکان خانمەکانی ماڵە هەر بۆ خوان سازان دەکردوە هەر بۆ خۆن سنیون بەرن ڕستووە و تەشین ڕستۆ و ڕەنگن کردووە و بۆ خۆمان سنیوان نۆلان چەند خستوونە چی کەش و ساز دەکرد هەر فەرش و چێن و تێڕ و تورەکە ئەوان شتیوان چەند کردو ئاسی تەوەنکردنی قەدیممان بۆ بکە بزانینە و دەمە و قەدیم تەمنم نەکردووە جادی دێن کردویانە ئەرێ وڵای قەدیم عەمل ئەسلەن تەمنم نەکردووە درێ ناکەم تێرم کردو و شوێنی سادر و مادریێنم کردو ئەوانم کردو نەدەنا قەدیم تەمنی جوان نەکردو قالب الساق بيش خارج دەکەم بە خێری سەرچاوم لە سەر جادی ڕادەڕۆیشتین دیتم لێرە گاڕانی لێ برادرە عازیزە بەینوانی گیاوان لەبەر گاڕانێ و کتری ڕەشی بەسەر ناوە و بەه بە خێرن سەرچام بە خێراتن دەکەم خۆش بێ ڕوو بە دووربین بێ زەحمەت کاکەی جان قالب و ساق بە یارەبێ خۆتان دەناسێنن بەڵێ من ئەمنیوم ناس بە خەڵکی پلیتیما کاکە ناسری ئەنبازی
کاکە ناسر تەمەن و چەندە کاکەژیان 28 ساڵ قالبوو ساغ بێ یاڕەبی تەمەن درێژ من تەمەنێکی باشتان نییە ناوەڵە کاکەژیان لەمێژە خەریکی ئەو کارن ئەوانی بەڵێ ئەم 3 ساڵ لێرە شغڵمەوەیە من بەعی دەرامەدی من ئەوەیە هیچ زمینێک شتێکی کەم نییە تا ئەو شغڵم انتخاب کردو مثلا کە زندگی خۆم پێ بەڕێ بێنم هەر بێم زەڕەت بن ئینشەڵا پەسگارانی ئاوەدانیە دەیهێنن بەڵێ گارانی ئاوەدانە بۆ خۆشن تەقین دووسێ مانگام هەیە علاقەشم بە ماڵاتی بە و خاترە پێم خۆش بسمە مانگان پێشتر سان دەکرد کاکەژیان وەڵای پێشتر من لە شرکەتی کارم دەکرد هەم نیگابان بۆم هەم یەکیش ئاشپاز شرکەتی چۆ ئەو شرکەتی پاندەشت ئەو شرکەتەکە لە کولیتێ کاناڵ کشین قالیا بزەڵیان دوای کە خانم دانان دیار بکە قەرزارم بە خاتی قەرزەکانم ئەو شغڵم انتخاب کردمەوە چاتر لەوێ بۆ من کە دوام خەجاڵت خەڵکی نییە مەدەرێت شکر الحال ڕازینی دی بەڵێ دەرامەد و باشە ئەرێ وڵا الحەمدولله زەماوە دوو کردو بەڵێ چەند منداڵ و هەیە وەڵا خەرەواشکی دەناتمەیە خدا پێت بێڵە عەرەبی تەمەنی چەندە 1 ساڵەیە خدا پێتان بێڵە ئینشەڵڵا دەی کاکەجانە و ماڵاتەی بۆ لەوەڕی دێن نەچووە وەڵا بەیانی لە سعات 6:30 تا سعات دەمەسن دەڕوین بۆ لای ئەو خوارە لای ئەشکەوتی بێرم لای ئەشکەوتی بێرمێ کای نێوگران بوزان دوایە ئاو نییە مەزبورم بینەوە سەرە و ئاوەی لە کەنجێڕا دێنەوەێرە سعات 11 لێر دەمی تا سعات 1:30 دو دەچینەوە دەوروبەرێ مەسن لای گردی قوبڵا کەندە سێ و دووبار دەگەڕن لای کای نێوگران کەنجە دەگەڕێنەوە نێو ئاوایی سعات 6:30 ئەو تێوارە ئەو دەمیشدان بنەوە دایاندنەوە بە ماڵەکان هەرەکەی لە ماڵەکان هەر کەسەی هەر مانگای بە قەولی کوراغ نەخۆت تەرکی بێری خونێ خۆت بەس مانگاکان پێدەزانەوە ماڵە خۆیان کاکە گارانەکە چەند مانگایە ئالان 110 لە چ وەرزێکی ڕاگاران بە ئیسلا دێتە دەرێ تا چ وەرزێکی ئاوە ڕۆژانە دانهێنە دەرێ وەڵا یەک مانگ بەهار بڕۆ یەک مانگ بەهار بڕە گاران مەسن ماڵەتی ئاودانێ دێتە دەرێ تا ئەم بۆ خۆم یەک مانگ و 15 ڕۆژم پایز قسە لەگەڵ کردوونە یەک مانگ و 15 ڕۆژ پایز ئەی دوای ئەودەم دوای دوێ مەسن هەر کەسن ئیوا مەزرا شتیە باغ شتیە ماڵەتکی دەباتە باغی خواردنە ئەوەی کە سەر ئاخوری تفاخیان تا بەهارێ کاکە کارەکەیەوە چۆنە فقط بە پوڵە یاخۆ وەکو خەدیم بە پەنیر و بە بەرگ و نەوەڵە بە پوڵە بەڵێ بە مانگام قسە کردووە مانگای بە 120,000 من بە زیاد ڕۆژانە نا تا لەو وەرزێرا کە دەست پێکەن لەو مانگێرا کە دەست پێ دەکەن یەک سەر بە قەولی کوردەواری خەمدەڵم بە 120,000 قسە کرد تا پاییزە حال بوو ساغ بێ ئینشەڵڵا یاڕەبی بێم زەڕەت بن مەمنونم خاژر چاشان وەسەر ناوە پێما بێ وردە دەتانەیز لای نێوەڕێ ناونچایەکیش بخۆن وایە کتێکەشتان ڕێک شکڵ و شەمایل لەگەڵ ئەو کترانێکی من لە شاری دیمە بۆ خۆمانەگە دەستینە دەرێ و کترە ڕشەی دەبینە دەرێ فەرقی هەیە وایە بەڵێ ئەو کترێ ڕووکێشداری پێ دەڵێن ئەوە چای خۆشتر لەو کتێ فافۆنە و کتێ فافۆنە کەمێک مێتە و بۆنی دێ ینی گەرمای کەمەگەوەکەی بۆنی دێ بەڵام ئەوە وانێ ئەوە بە قەولی کوردەواری خۆندەڵەوە مەخسووسەوە چایوە خۆش تایبەتە بەڵێ تایبەتەوە چای خۆشترە لە قەدیمەوە هەبوو یاوانە تازە هاتوونە نا لە قەدیم و هەبوو لەحانکانە ئەوانە زۆر کەم پەیدا دەبن فقط ئەمە خەڵکی شاری بەداخەوە لەو شتانە زۆر شارەزانی نەمەلانیشە لە کترە فافۆنەکەیدا لە دەرێت چایوە سەردەنین وەڵام بۆ خۆم بارێکە هەویستم بێم مەزرا باوەڕکە هەفتەیەک پتر لە شوێنێ و کتێ گەڕام چۆ پەیداتان کرد وەڵا کوڕە پورەکەم بۆ پەیداکردم بۆ خۆمە گیرم نەکەوت دەی دەست و چاو خۆش بە کاکەجان هەر بێم زەڕەت بن لە شو ساغ بە یاڕەبی هەروە لێو بە بزەشت بن
سەلامی خۆشەویست یەکێک لە دانیشتوانی ئاوایی کولیس داین کاکە سەلامیان وەکو دەنگ خۆش لەو ئاواییە پێناساندوین کاکەجان دەکرێت زیاتر خۆتان بناسێنن. بسم الله الرحمن الرحیم بەندە سەلامی شوانەی خەڵکی ئاوایی کولیس سەر بە شارۆچکەی پیرانشار دەخزمەتتداما. سپاس کاکەجان تەمەن و چەندە؟ 38 ساڵ تەمەنمە. تەمەن درێژ بن ئینشەڵڵا. خەریکی چ کارێکن؟ فعلا لە بیمارستانی ئیمام خومێنی شارستانی پیرانشار کارە دەکەن قالب و ساغ بێ ئینشەڵڵا. دایمە لەبێن؟ بەڵێ. زەوی وزارتان نێ لێرە هیچ کارێکی ئاواییتان نییە؟ هەنە وەلی شتێکی بەو سوورەتێ نییە بێسلا کە بەو ئەندازی عمری لەسەر سەر بکەوی بێسلا. قالب و ساغ بێ ئینشەڵڵا. کاک سەلام کە پرسیارمان کەوتیان کاک سەلام یەکێک لەو کەسانەیە کە هەر لە منداڵێەوە بە دەنگخۆشی لە ناو ئاواییدا ناسراوە کەنجە زانیتان دەنگ و خۆشە یا کەنجە دەست و کرد بە گۆرانیکردنەوە ویستعدادتان تێدا ناسرا. من لە دەورانی ئیبتداییەوە کە ئەو دەم لە بۆ مڕاستمی 22 بەهمەن کە بەیستەلا گوروی سرودیان لە بۆ مەدرسەی ئینتخاب دەکرد ئەو دەمی ئاغای حازی خزری یادی بەخێر ئیسماعیل حازی خزری مدیری مەدرسەن بوو کە بەعنوانی تەکخانی مەدرسەی بۆ گروی سرود کە بەیسلا لەو دەمیەوەی دی هەر لە باری هونەریەوە قەدەم هەر هەڵناوتە هەنگاو. دوێنزەڕەت بن ئینشەڵڵا هەر لەو ئاواییە دەتان خوێن؟ بەڵێ لە زەڵدیانیش تەقماوەی 4 ساڵێکی لە ئاوای زەڵدیانیش ئیدامی تاسیرم داوە. هەر بژین زیاتر هۆگریتان بچنەوە مۆسیقایەک بچنەوە گۆرانیەک هەیە؟ تقریبا زۆرتر علاقم بە گۆرانی مەجلیسی مەخسوون مامۆستا محەممەدی ماملێ و هەروەها مامۆستا عەسڵان زیرەک و سابیر کوردستان زۆرتر علاقم بەوسی. دوو مامۆستای نەمری هونەری کوردی مامۆستا محەممەدی ماملێ و مامۆستا حەسەن زیرەک کیان لە شاری جوانی مەهاباد و یەکیان لە شاری بۆکان. دەستچاو خۆش بە کاکە جگە لە جەنابتان لە ناو ئاوایی دەنگخۆشی دیکەی لەیە کەسێکە هۆگری بە هونەر بە تایبەت هونەری مۆسیقا هەبێ؟ بەڵێ هەیە وەریم تاسمانە چون لە باری هونەریەوە کەمکاری بێسلا شتێکی بۆ سوورەتێنەوەی لە ینی بەو سوورەتێنێ کە بێسلا بتوان پەرەی پتێ بدن یا مثن ئیمکاناتی ئەو بەو تویان دیختیاتێن کە وەگەنە لێتی بەڵە. بۆ خۆتان کە کۆڕکۆبوونەوەتان دەبێت لەگەڵ پیاوەکان دێ یا لە میوانەکاندا قەت وا هەیە گۆرانیان بۆ بڵێن؟ بەڵێ دۆست و ڕەفیق هەم کلاسی ئەو هەم سین و ساڵانی خۆن بسلی یادی و بێرەوەری دەورانی زەوانی و بسلا بۆچی دەبینە لە شایان لە مەزرا شتی بەلاخەرەی لە شاخ و شێوی لەوانە محمولەن دەبی بۆیان دەڵام. دیمەنی دێژ هەستی ئینسانی زۆر بە چاکی دەبزێ وایە؟ بەڵێ 100% ینی شتێکی مەسەن محیتی دێ نسبەت بە شاری بەڕای من شتێکی دیکەی دێ. زستانان شەونشینیتان دەبێت لە نێودەی لەگەڵ ڕیشسپێکان لەگەڵ پیاوە پیرەکان؟ بەفتە ئەم تاسمانە ئەلحان وەکو ساڵان گەرمە و گۆڕنیە با توز بۆ ئیمکاناتی تەکنۆلۆژی ئەو ڕۆی کە هاتوو بسلا ماهوارە و وایف سوزان بڵم ئینترنێت و گوشی ئەو لاولا کەمتر یەک خەڵ دەبنە وەکو ساڵان نییە قەدیمەکان گەرم و گڕتر بوو خۆشتر بوو. بۆخۆتان بیری ساڵان دەکەن تقریبا 20 ساڵ 25 ساڵ لەمەوبەر کە زیاتر بۆ شتانە لە نێودەیدا 100% هەر خۆزگە بەو دەمینەک بەرها هەرەوەڵە. دەساو خۆش بە کاکەی جان ئێستا گۆرانێکمان پێشکەش دەکەن وەکو دیاری بوو بەرنامەی بمێنێتەوە. ئینشاڵڵا دەخزمەت و دامە. گۆرانی چێ؟ گۆرانی مامۆستا محەممەدی ماملێ دایەجیان. گۆرانی مامۆستا ماملێ دایجان پێشکەش بە هەموو دایکەکانەوە لەلایەن کاکسەلامی ئەکسی مامۆستا محەممەدی ماملێشیان لە پرسەریە دیارە هۆگریانی دی بەڕاستی پێ هەیە. فەرمونەوە ئێوە و ئەوەش کاکە سەلامی خۆشەویست و ئازیز. دایەژان بێگری لەسەر خاکم کەواشینم دەوێ زۆر بگری دایەژان فێر مێشتی خوێنینم دەوێ من گوڵی سایدارە زویژینم لە خاکە خەوتووە خاچی مەیدانی خەبات ڕەنجینی خوێنی من بووە دایەژان سوێندم بە فرمێشی گەش و ئێشی دڵێت دایەژان سوێندم بە فرمێشی گەش و ئێشی دڵێت دایەژان سوێندم بە زەور و مەینەتی بێ حاصڵێت
دامەنی شای دایەجان بۆ هاتنی من چاوەڕێ بەسیەتی بۆ دەنجی دەرگایە مەگرە گوێ دایەژانە و چیژەی وایە تویست ببووچی تۆ ببێت خۆت بدە پێشانی جارێ با بە هەویای من نەبێت بەڵکو بتبینی کەڕەش پۆشی لەسەر تا پاتەوە بەڵکو بڕوایە و دڵنیابێ و من لەبیر و باتەوای لە باغەکانی ئاوایی کولیجین لە خزمەتێکێک لە باغدارە عزیز و خۆشەویستەکانی ئەو ئاواییە کاکەجان سەلام عەلەیکم. عەلەیکم سەلام بەخێرن زۆر بەخێرن بۆ ئاوایی کولیچی. زۆر سپاس کاکەجان دەکرێت خۆتان بناسێنن؟ ئەمن سەرچەفە سەید محەممەدی باغداری کولیچیمە هەر بەوەلەد لە کولیچی بوومە. تەمەن چەندە کاکە؟ تقریبان 62 ساڵ یا 3 ساڵدە و سینەیدا ئەو باغەش ساڵی 51 چەقاندوونە. دە ساڵەکانی ڕابردوودا تووشی ئیشکە ساڵی و کەم ئاوێ بووینە ئەمە خولاسە بە تانچێر و بەلوو لە کێشی وردە وردە نەینهێشتۆ باغەکە بفەوتێ هەتا ئەوڕۆ ئەلعان سەمەرەکی باشی هەیە و ئەوە وردە وردە پێرا دەگەین دەرامەدەکی باشی هەیە. ئەلحەمدولیلا زۆرتر چدارێکی لێیە؟ وەڵا سێوە و بادامە و مێقدارێک جێلاس و قەیسیە ئەو جوورەشتانە ئەو میوانەشن بۆ خۆنەوە لێ کردووە و الحەمدولیلا. کاکە ئەو مەنتەقەیە کوێ پێ دەڵێن؟ ئێرە منتیقەی بەردی سپی پێ دەڵێن لە ئاوایی کولیچی. منتیقەچی ئابوهەواکی خۆشی هەیە ناخۆش نییە مەڕدار و ئەوانەشی زۆرە بەخاتریوە ئەو باغا تەپ و تۆزی مەڕی زۆر بۆ دێ ئافاتی یەکجار زۆرە ئەو تەپ و تۆزەی کە لە عێراقێژرادێ زۆرتر ئەسەرێ لەسەر ئەو باغی دەکا دەبی 2 جار 3 جار زیاتر ئەو باغە سەمپاشی بکرێ و خاوێن بکرێتەوە هەتا لەو ئافاتانەی نەجاتی بی. زربە لە بەرهەمەکەی نادا وێڕاوەی کە سەمپاشیشی دەکەم بەڵام دیسان بەرهەمەکەی خراناکە بەرێوەڵا گەنە خاچی دەبی و گەنە قرمزی ئەو بەو تەپ و تۆزەی لێ پەیدا دەبی ئەوانە ئافاتەکی گەورە نەبووە کە شاوەرزی و بۆ باغداران زەرەرەکی زۆریان لێ دەکەوی. کاکە فەرمووتان ئێرە تووشی ویشکە ساڵی ببوو یا هەر ئاوهێنان بۆ باغەکان وا دژوار بوو؟ ناوەڵا تووشی ئیسکە ساڵێ بوو دەساڵان زیندوو کردەوە؟ وەڵا بەتانشێڕە ناو دەدا ساڵێکی کەوای لە هات بەتانشێڕە ناو دەدا کە بەرەکەی نەبوو دووبارە دەهاوینێدا بەری ساڵی دیکانەی گوڵی کردەوە زۆرن پێسەیر بوو کە دەهاوینێدا سێ و گوڵی بکاتەوە و بەرەکەی ساڵی دیکانە خولاسە وازن لێ هێنا هەتا بڕەک سەرما داهات ئەو جار دووبارە دە سەرمادا کە ئاوندا باغەکە گوڵی نەکردەوە بۆ ساڵی دیکە کە بەرەکەی لە دەست بدا و خراپبی تووشی ئەو گرفتانە بووینە کە دەویشکە ساڵی و بێ ئاوێدا. دەوروبەرەکەی ئێرەش باغی زۆر لێوایە؟ وەڵاهی بەو سوورەتەی لێی نییە ئەمە تووشی و مشکلە هەر ببوونەوە بێ ئاویە و زیندویان کردوێ بوونەی کێم ئاوێ زۆر ناڕەحەتیان کێشاوە ئەلحەمدولێلا ئەلحام بڕەک چاڵیان لێداوە و لەو ئیشکە ساڵێ نەجاتیان بووە ئەوە کاناڵش کە دێ ئیسفادە لەو کاناڵی تەرحیکی میلیە هاتووە بێرەدا لە سەدی سێڵوێرە ئەو ئاوەی بەرداشت دەکەن و ئەلێرەکە بە چ شێوەیەکی سەناتی ئاو یاری دەکەن؟ ئەلحانێ باغەکان تقریبان قەترەیی و بە سوورەتی قەدیم کە بە جۆگەی ئاو دەدرا بە و دوو نەوحەی ئیسیفادەی لێ دەکرێت.
کاکە سید شەفێ بەگشتی کاروباری خەڵکی ئاوایی چێ زیاتر بچێوە خەریکن وڵا ئەکسەریت خەڵکی دێی کەشاوەرزە کە دەپەنا کەشاوەرزەکەشدا مەڕدارن مەڕ و ماڵاتەکی زۆریان هەیە کە دەستنە کوێستانان ئەلحەمدولیلا باشە دەرامەدەکان خراپ نییە زیاتر زەوی زارەکەتیان لێ دەچێنن گەنم و چەوەندەرە زەوی زارەکان ئەلحان بەرهەمی باشی هەیە خراپ نییە زۆر باشە چەوەندەرەکە زۆر باشە ئەمە گەنمەکان دێمەنە و ئیشکە ساڵیا ئەو ساڵ زۆریان فەوتاون دەرامەدەچی بۆ سوورەتان نییە ئینشاڵا کە ساڵی دیکە جوبران دەبێتەوە ئەو ئاوایە لە شاری پیرانشار نزیکەوەیە بەڵێ خەڵکی تقریبان 15 کیلومتر لە شاری پیرانشار نیزۆکە ئەو ئاوایی کولیچی مەودایەکی زۆری نییە پس خەڵکی پیرانشاری خەڵکی شارەکان زۆر ڕووتێ دەکەن وایە ئەکسەریەت زۆر بەهاران دێن بۆ جیاو و ئەوانە وەکو ڕێواس و کەنگرو و جێلاخە و ئەوانە کولی مەزراعەکان وەک سیعاتگایەکی زۆر خۆشە و جیاگۆڵی زۆرە و دەوروبەرە جیاو گۆڵی یەکزار زۆرە ڕێواز پنگا جێلاخە کەنگر ئەو شتانێکە بەعزە جیاچن کە وێستا لە نێوەمە شناسایی نەکراون جیاکی یەکزار زۆر بە پیت و بەرەکەتی لێیە جیا دەرمانیشی لێ جای دەرمانی یەکزار زۆر لێیە کە کوچی وەڵاهی ئەمە شناسایی نەکردوونەوە لە تەرەف بێداشت و ئەوانە دەبی شناسایی بکرێن زۆر جیاکان هەموو لەوانەیە 30% هەموو جیا دەرمانینە جیاکی زۆر بە نەفحی لێیە پس دیارە خەڵکەکە هەمی شاری پیرانشا کە زۆر لێرە نزیکە هەم بە پێیەوەی کە ناوچەیەکی خۆشی شا خەڵک زۆر ڕوتە دەکات ئەڵسو کەوتینگۆ لەگەڵ خەڵکەکەی لەگەڵ میوانەکان لەگەڵەوانێ بۆ سیاحەت دێنەیەرە چۆنە وەڵا زۆر باشە زۆر احترامیان دەگرین دێنە نێو باغەکان چادروشتی هەڵدەڵێن ئەمە هیچ مزاحمەتەچیان بۆ ایجاد ناکەین زۆریشن پێخۆشە بە خێراتنیان دەکەین کە بێن بۆ سیر و سیاعەتێ زۆرن پێخۆشە جەماعەتەکە لەعان وعز گۆڕاوە پتر ڕوویدە سیر و سیاعەت و شاخەکان کردووە کە لە شارەکان بڕک بێزار بوونە بە خاتری جەمعێتی زۆر و دووکەڵ و ئەوانە ئەکسەریەت ڕوودەدەیەکان دەکەن و نێو باغ و کە بەهارێ بەخصوص سیر و سەفاەتی یەکزار خۆش و جوانی هەیە کاکە سەید شەفی بە پێیەوەی کە ماشەڵڵا باغ و باغاتەکەتان خۆشە و دەوروبەرەکان خۆشە بۆ خۆتانەنگی میوان و شتو دێ دانهێنە باغی ئەرێوەڵا ئەکسەریت میوانەکان پیان خۆشە کە داوەت و ئەوانن دەبی دەڵەن بۆ باغن داوەتکە ناین بۆ ماڵێ باغەکی یەکزار خۆشە سیر و سەفاەتی خۆشی هەیە و کە میوانەکان لە دەرەوەژ ڕادێن هەروە پیان خۆشە بێن لە نێو باغەکەی داوەت و ئەوانان بکرێت میوانی دوورە وڵاتی شو دێ بەرەی دوورە وڵاتیشن دێ وڵای لە عێراقشرا هەردێن بۆ نێوە باغی بژین بەخۆشی ئینشاءڵڵا کاکە سەید شەفی دەوروبەری ئێرەکانیا و سۆما و شتی لێیە بەڵێ دەورەی ئێرە هەر لە قەدیمەوە ئەوە کەندە سێ و شیندر و گردی میلاودەری و ئەوانە شاخوچێوە شاخ و چێوەکانن دۆڵەبغان و کەندەپەر و گردی قوبڵە و کانی مەحموود و کانێ گردیل و ئەوانە کانێ ژنانی قەدیم کە ئەوانە ئەلحانی شەرماون و ئەوە لە نیێو دێنیا لەسەر شاخوچێوەکە و بەری دێنە ئاوەکانیش هەموو دێنەوە بۆ نێودەی خردەبنەوە دێن بە نێودەی دادەڕۆن لەنێو خودی دەی کانیابی لێ نەبوو دووکانی قەدیمی لێ بووە ئەلحانی شەرماون کانێ ژنان و کانێ گردیلیان پێدەکوتن ئەلحانیش ئەوە هەر بەو نێوەی ئەوە ماون بۆ خواردنەوە کەڵکیان لێ وەردەگرن بۆ کاروبار ئەگە ڕۆژەکی شێرە قەتەبی یا بڕق و ئەوانە نەبی مەنبع ئاوی نەمێنی بەڵێ ئیسفادەی لێ دەکەن هەروەکو قەدیم ساو خۆشوە کاکە سەید شەفیۆنجیان زۆر سپاس ئینشەڵڵا باغێکی پڕبەرهەم باغێکە فەرمووتان ساڵی 50 چەند لێتاندا ساڵی 51 ئەو باغە چقاوە تقریبان 45 ساڵ لەوەی پێشەوە باغان لێداوە بە سەختی تایارە هێناویانە ئیشکە ساڵی بەسەردا هاتووە بە زەحمەتێکی زۆرایان بۆ کێشاوی ئینشەڵڵا پڕبەرهەم دەبێ خوددا لێتان تێک نەدا فێنکەبایەکی فێنکەبایشکە نابایەکی ماشەڵڵا توندیشی دێ ڕۆژی هەوڵی هاوینەیە بەڵام بپێوەی کە ناوچێکی چۆستانیە شکری خوددا هەواکەی زۆر خۆشە.
یەکێک لە ئەندامانی شۆڕای ئاوەدانی کولیزداین کاکە جانتکای خۆتان بناسن. بسم الله الرحمن الرحیم ئەمن سەلاعی شوانی شوڕای دەوری سێوەمی کولیتیمە. هەربژین تەمەن و چەندە کاکە سەلاح؟ تەمەنم 40 ساڵە. پێم بن ئینشاءالله. کاکە دەکرێت بەگشتی باسی ئەرک و وەزیفەی شۆڕای ئاوەدانێکمان بۆ بکەن. وڵی ئەرک و وەزیفەی شوڕای ئاوەدانی دەکوللا شوڕا لە دیهاتی فی سەبیل الله کارە دەکە. بینی خۆی و خودای بە شێوەیەکی ڕایگان دە خدمەتی کۆی خەڵکیدایە. هەر سەرکەوتوو بن ئینشاءالله. باسی و کارانەمان بۆ بکەن کە بۆ خۆتان دەماوەی و دەورەیدا کە شۆڕای ئەو ئاوەدانیە بوونە و کردانە و ئەو گەڵاڵانەی بەڕێوتان بردو. ئەمن بە مدەتی 10 ساڵە لە کولیسی شوڕامە. دوو دەوری پێشتر و ئەو دەورشکە شکری خودای ڕێی میناوتەوە کە سەرکەوتوو بوومە دە خدمەت خەڵکی دیەکەی خۆم دابم. کاری ئاوەدانی ئەمە توانیوە لە مدەتی ئەو چەند ساڵیدا وەکو مەدرسەی ڕەهنمایی بۆ دەیبێنین. امتیازی مەدرسەی ڕەهنمایی وەرگرین کەلان خۆشبەختانەوە 4 ساڵ 5 ساڵە دایر بۆ کارە دەکات. لە دواییدا وەکو تەرحی هادی. تەرحی هادی هیچ گوونە کۆمەجێکی ئەوتۆ بڵام کراوە لە تەرەف دەوڵەتێران نا. بە کۆی کۆمەجی خەڵکی کراوە. تەرحی هادی ئەمە ئەو چەند خابان و کوچەکەی دێدا لێنداون بە هیممەتی شوڕا و دیهیاری بووە. باقی حال و ساخ بێ ئینشاءالله دەست و چاو خۆش بێ. دەکرێت باسی ساخت و سازی ئاوایەکەمان بۆ بکەن لە قەدیمەوە تا ئێستا چۆن بەرەو پێشچە و ئێستا چۆنە؟ ساخت و سازی ئاوەدانی کولیتی دەتوانین بڵێن دەمودەتی ئەو چەند ساڵدا بەم شێوەیەکی تقریبان 10 إلى 15 ساڵ دەتوانین بڵێن 70% تەغییر کردووە. 70% شاید شتێکی بەباڵە. ئەلان بە چ شێوەیەکن خانوبەرەکان خانووی کۆنی لێماوە؟ خانووی کۆنی لێماوە وەلی زۆر کەم. بافتێکی قەدیمی کەمی لێماوە. وا هەبوو هیچ یارمەتێک دەنەزەر بگیرێت بۆی کە خانوو قەدیمەکان نەوژەم بکرێنەوە؟ ئەوە فقط بە شێوەی ئەڕێ وەڵاو شتە هەیە. ئەنها مەسەنە خودی بنیادی مەسکەن کە وامی دەدا وامی مەسکن وامەشی فەقور عادە باش دەدا و جەماعەتیش خۆشبەختانە زۆر چاشی ئیسفادە لێ وەردەگرن و کەڵکی لێ وەردەگرن. الحەمدولله. باف ساخت و سازی ئەلحان شتێکی ئیستاندارد و مەهەندیسیە وەکو شێناش. بافتی قەدیم کە خانووی قەدیم ئەکسەرەن بە مۆرێ بوون. وەلی ئەلحان دەکولدا دەتوانم بەڵام 80-90% حتا بلوکیش بەکار نایانن. بە جێگای خشتی بەکاردێنن. چون ئەو شتێکی واقعیان محکەمترە. کاکە سەلاح جگە لەوەی کە شۆڕای ئاوەدانیە دیارە وەکو یەکێک لە دانیشتوانی ئاواییە زانیارێکی زۆر باشیشی لەسەر مێژووی ئاوایی هەیە. کاکەجان دەکرێت بۆمان باس بکەی ئەوەندەی بۆ ئێوەم باس کرد بێ مێژووی ئەو ئاوەدانیە چەند ساڵە؟ مێژووی ئاوەدانی هەرزت کەم ئەمە لە دێی خۆندا نەفرن هەبووە کە 2-3 ساڵە فەوتی کردووە تەمەنی 120 ساڵ بووە. دەمودەتی ئەو 120 ساڵی عمری خۆشی دا گوێی لێ هیچ کەسەکی نەبووە کە ئایا واقعەن ئەو دێمە بنێوی کولیت چەند ساڵە ئاوەدانیە. هەزارە زۆر کۆنا. زۆر کۆنا. هەر ئەو تەبکەی کە ئەلحان لە پشتسەری من دەیبینن. تەبکەی مێژوویە بە نێوی شێخ باوەک کە چەند ساڵ لەوەی پێش پاگای تێدا بوو لێرە پاگیان تێدا دانا حتا دە پێش پاگاشدا ئەو جێگایە ئەوڵن قەبرستانە. قسمەتێکی زۆری ئەو تەبکەی قەبرستانە. وواقعان وە دووشی نەکەوتونە ئەگە قەراربی لێ بکۆڵینەوە ئەو جێگایە ئەو تبکە دەتوانم بڵامدا کۆی مێژوودا دەومەنتی خەیدا شتێکی زۆر قەدیمە و احتمالی 90% شتی زۆر بە ئەرزشی لێوە دەرکەوی. وەزا خودی دێ کولیتی مەسەرەن مزگەوتێکی کە لە ئەکسەری منتیقەیدا سوێندی پێدەخۆندەڵەن سوێن بە مزگەوتی کولیتی بەو مەحنایە کە بڵێن لە مزگەوتەکانی دیکەیدا مزگەوت لە مزگەوتی گەورەترە. ئەوە بە حلەتی قەدیمی بوونێتی. هەر ئەو نەفرەیە کە عەرزم کردن تەمەنی 120 ساڵ بوو دەمودەتی 120 ساڵی عمری خۆی دا و ئاغایە ساختی مزگەوتی کولیتی وەبیر نایە. دە ساڵی 72دا ئەمە لە دێی کولیتیدا کە ئەو مزگەوتە باسازی کرا مزگەوتی کولیتی دەوەسەتی مزگەوتێدا قەبر و دەستار و تەندوری تێدا بووە کەوە نیشانەی وەیە شتێکی زۆر کۆن و قەدیمیە. هیچ لێکۆڵینەوەیەکی لەسەر نەکرا کە بزانن ئەو قەبر و گوڵکۆیانەی چ زەمانێک بوونە؟ نەوەڵڵا ئەوانە هیچ لێکۆڵی نوێژێنە. ئەو تەپەی کە باستان کرد ئایا لە میراتی فەرهەنگیدا سەبت کراوە؟ بەڵێ سەبت کراوە. چاو دەکولدا ئەلحان کولیت دووسێ جێگای بۆ زورەی هەنا. وەکوێ؟ جێگاکن هەیە بە نێوی قەبرستانی زێنە بەهارێ کە دەکەویتە بینی کولیت و گردەسووری ڕۆژ ئاوای کولیتی دەکا. ئەوش قەبرستانێکی زۆر قەدیمیە. ئەو قەبرستانی زێنە بەهارێ ئایا عیلەتەکەی بە نەزەری من دەبی وابی کە لە چەند نەفەری قەدیمیشم گوێ لێ بووە ساڵ 12 مانجێ ئەو مەسیرە سەرسەبزە زێنەب بەهار و منتیقەیەکی دەگە بە نێوی بوزان
بوزان ئەگەر دەچی مەسەلەن قەڵاتگەی بوزانێ کە چاوی لێ دەکەی جێگایکی زۆر قەدیمیە ئەستن وا فکردە کە ئەوە دێبووە یعنی ئەو ئەندازە کۆنە یەکێک لە چوەکانی کولیتە مسافر و گەردشگە ڕۆی تێ دەکەن ئەو قسمەتە بەڕێک بە زەحمەت چون مەسیری ماشێن و ئەو شتەی ناخۆشە کاکەجان کەسایەتی هەڵکەوتوو لە قەدیمەوە تا ئێستا لەو ئاواییە کەسە بۆ بەڵێ لە دێمەدا نەفرن هەیە پیاوی زۆر گەورە کەلحان متاسفانە فەوتی کردووە کە واقعان ئینسانێکی تاریخی ئەین دەتوانم بڵام هەتا ئەو دێ دەبڕێتەوە دنیا دەبڕێتەوە ئاساری ئەو ئاغای لەو دێیدا ماندگارە نەفرێک بەنیۆی میرزەحمەد ئیبراهیم ئاقا تەواوی بوستان و گولستانی حێفظ بوو کە واقعان و نابغەیەکەدا مێژووی مەدا یان دێمەژوی کوردەواری مەدا شتێکی واقعان تاریخیە دەتوانم بڵام نەفرێک بووە وەکو کەسایەتی شەمسی تەبریزی وەکو کەسایەتی مامۆستا هێمنی وەک کەسایەتی مامۆستا هەژاری کە واقعان ئینسانێکی زۆر بە ئیستعداد زۆر باسەوات و زۆر دەباری تەبلیغاتی دین و شاعریدا کە واقعان هەمتای نەبووە و مەخصوصن لە خەتاتیدا هیچ ئینسانێک ئەوەندەی کە ئەمن گوێم لێ بووە سوعالم کردووە هیچ ئینسانێک نەبووە توولی دەورانی عمری ئەو ئاغایدا بە خەتی نەستەحەلیق ڕقابەت لەگەڵ ئاغای بکە لەو ئاوایە کلاسی بەڕێوە دەچوو مامۆستا لەو ئاوایەدا حتا دەتوانم بڵام هەم مامۆستای ئاوەدانی کە پێشنوێژی ئەودێی بووە و حتا ئاغای ئەودێی محەسیلی ئەو ئاغای بووە شاگردی ئەو ئاغایی بووە و ئەوجار بێزگە لەو مەسەلەن دا خودی کولیتیدا کەسایەتی بەنیێوی مەسەلەن سەید ئیبراهیم هەیە کە عەندە عالی حەیات دایە لێرە بەعیلەتی زۆر ئیمکاناتی هەستاوە چۆتە شاری شیرکەتی درۆگەری کوردستان کە دەتوانم بڵم تەواوی دنیادا قسەی ئەوڵ دەکات ئەوەڵین مختەڕعی ئەو شتەیە یعنی اختراعی ئەو شتەیە کە هاتوو کۆمپای ساز کردووە گەرم و کا هەمزەمان هەرکان پێکەوە کار دەکات و هەمزەمان هەرکانی جودا دەکاتەوە یعنی هیچ تا ئەوڕۆ ئەمن نەمدیوە کە هیچ ئینسانێک لێ هەتا دەوڵەتەکانی کە سادر دەکرێت بە نێوشکە درۆگەری کوردستان ئەو ئاوایە سوسا و خۆش بە کاکەژان دەستی وانیش خۆش بێ دیارەکە ئەمە شانازی دەکەین بە ئاوایی و بە ئاوایی نشینی کەسانێکی یەکجار هەڵکەوتو کە دەتوانم بڵام نەک لە سەدحی ئاوایی نەک لە سەدحی شار و منتەقەدا بەتکو دەتوانین بڵین لە وڵاتدا لە دنیادا دەتوانین شانازیان پێوە بکەین دەستا و خۆش بە کاکە سەلاحجان زۆر سپاس مەمنونەتەم دۆستایی و جەنابشی خۆش بێ زۆر بەخێر بێن سەرچاوی من خارج دەکەم سەرچاوم بینەرانی ڕێزدار و خۆشەویست ماندوو نەبنەوە ڕۆژێکی دیکەشمان تێپەڕ کرد ئەوڕۆ ئاوایی سەرسەوز و خەڵکی خێنگەرم و میوانداری ئاوایی کولیت میوانداری کۆڕی کانگای ژیان بوون هیوادارم کانگای ژین و ژیانتان هەردەم پڕ بێ لە ئەڤین و خۆشەویستی و بەرنامەی ئەو ڕۆژمان جێی ڕەزامەندی ئێوە ئازیزان و خۆشەویستان بوو بێت و چێشتان لە بەرنامەکە وەرگرت بێت تا ڕۆژێکی دیکە و ئاوایەکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم ماڵاوە.